سڵاتان لێبێت ماوەیە کە تیرۆریستانی داعش لە زنجیرە چیاکانی قەرەجووخ جموزۆڵیان هەیە و ناوە هێرش دەکەنە سەر هێزەکانی پێشمەرگا یاخود هێزەکانی سوپای عراقی وە لەگەڵ ئەوەشدا چەند جارێک خەڵکی سڤیلی ناوچەکەیان ڕفاندووە و پاشەنجین لە بەرامبەر پارە ئازادکراون یاخود هەندێکیان با بڵێن کوژراون لە ناوی تیرۆریستانی داعشەوە و لە دووسێ ڕۆژی ڕابردوودا و بە تایبەتر لە شەوی هەینی تیرۆریستانی داعش هێرشیان کردە سەر گوندێک. من ئێستا گفتوگۆ لەگەڵ فەرماندەیەکی خۆبەخش دەکەم کە هەم لەوێ بە بەردەوام هەمووشوی ئەو ناوچەیە دەکە و چاودێنی ناوچەکە و خەڵکی ناوچەکەشە و زانیاری تایبەت و نوێی لە کاک غازی فەیسڵ. ئەو کاتت باش دەمەوێت پێم بڵێ بۆچی لەم چەند ڕۆژی ئەخیری داعش جموزۆڵەکانی چڕ کردوتەوە؟ بەخێر بێن سەرچاو سوپاس لۆپەرشتیتان لۆ سنوورەکەمان و سلااو لە گیانی پاچی شەیدانی کوردستان بەگشتی و بە تایبەت شەیدانی دەستی تیرۆر و تایبەتر شەیدانی گوندی خدرزیزە و گوڵەجۆ و ئەو شوێنانی بابری ناوسە چێشە لە سەرەکان لە بەرەوەیوانە شەیدی سەنگەرن شەیدی کوردایەتین. بەخێر بێ دووبارە سنووری ئێمە پێویست ناکە بچینە ناو وردەکاریکە لە ساڵی 2010 کە حکوومەتی عێراق ئەعلانی کرد لە کۆتایی 2016 لە نێوان 2016-2017 سەرۆکوەزیرانی عێراق ئەعلانی کرد گوتی تەکداری داعشمان لە عێراق نێشت کۆتایی من بە خلافەی ئیسلامی هینە. بەڵام پێچەوانەکەی ڕاستە لە ڕووی دەسەڵات بەسەر هەندێک شوێن کۆتاییان پێهات. ئەمان پاژماوەکانی هاتنە شاخی قەرەچ و خەریک کردەوەی تیرۆریستی بوون. ئەوان لە شاخ قەرەچوڵێتی ناشارمەوە پلان و بەرنامەیان هەبوو خۆیان زۆر بەهێز بکەن، خۆیان پرچەکتر بکەن، خۆیان وا ڕابهێنن بتوانن وەکو بابرین هێرشی جەپەی بکەن. بەڵام ئێمە خۆشبەختانە بە پشتیوانی خوا بە پشتیوانی خەڵکی ناوچەکە و تەعالیفی دەولی و هەند بەشێک لە سوپای عێراق و هەندێک لە هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان توانیمان پلانەکەیان پوسەڵ بکەینەوە بە هەموو دنیامان گوت کە ئەمە خەڵکی ناوچەکەین، یعنی ناکرێت و کابرا بێ سنوورت داگیر بکە، گوندت داگیر بکە، تەحدا بکە و توش چاوپۆشی بکەی لەبەر هەندێک بابەتی سیاسی. ئێمە قبولمان نەکرد، ئێمە هەم شەڕی سەربازیمان کردن ڕوبەڕووبوونەوەمان بوو لە گەریانەوە ئاگادار بوون، هەم شەڕی ڕاگەاندنمان کردن، هەم شەڕی سیاسیشە من هەم وەزارەتی پێشمەرگە و حکوومەت پەرلەمانم ئاگادار کردەوە کە داعشەکان لە شاخ قەرەچۆغن. بەڵام ئەوەی کات جەنابەت پرسیار لەسەرەوە کرد ئەوانە بەڕاستی بەرنامەی زیاتریان هەبوو، بەرنامەی شەیدکردنی خەڵکی زیاتریان هەبوو. بەڵام ئێمە ڕێگریمان کرد و بە پشتیوانی تەعالیفی دەولی توانیمان لە ڕێی فڕۆکە ئەوانە هەرچی بارەگای گەوریان هەیە لە شاخ قەرەچۆغ تێک و پێچی بشکێنین. ئەوەی کە کەم تەرخەمی بوو نازانم دێ سەر پرسیار چکە زۆر دەستگاکانی ڕاگەیاندن پرسیار لە من دەکەن، زۆر جار دەتوانم برێم هەندێک لە دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان جار بەجار نیگەرانیش بووینە لەوەی کە مەڕەخنەیان لێ دەگرین. بەڵام بە هەموو خەڵک ئەوە بزانی کە ئێمە خۆمان بە حکوومەت پەرلەمانەوە ماندوو کرد، هەموو خەڵکی کوردستان نەگە من برم خوا نەخواست ئەوەی کە خینی زۆر ڕشی ئەو زیاتر خاوەنی حکوومەت پەرلەمانە خەڵک تەسعیدایە ئەمە دەمانی حکوومەتمان پەرلەمانمان تۆکمە بن نەهێلن ئەوە ناوچەکانمان داگیر بکرێیان سیاسەتی پێ بکرێیان. ئەمە پلانمان وا بوو هەر لە شۆڕشی ئەیلول و لە شۆڕشی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە دروشمەکمان هەبوو دەمانگوت سنووری ئێمە حەمرینە، بەڵام وا دەبینم ئەوە حەمرین هەر ئێستا هەر باسی ناکەنەوە وێزگە لە حەمرین قەرازیشان وا تەسمیلی داعش کردیا بەشێکی زۆری. یعنی چۆن بوو قەتع دەکەم، یعنی دەڵێت تەسمیلیان کرد، یعنی چۆن ڕادەست کرد؟ تەسمیلکردن تۆ کە ئێستا من تو لێرەین خوا نەخواستە شتێک بەسەر تۆ دەیان بەسێک کاڵوێست نەبوو، یعنی تەسمیلکردن. ئەمە وێزانەی کە لەوێن ئێمە کادری بێزگە لەوەی کادری سیاسی و کاریژەر مەڵبەندی بیست خەرچۆ من کادری عسکەریشم شت دەزانم، خەڵکی منتیخەش ئێستا ئەوڕۆ هەموو خەڵک وشیارە دەزانی ئەمە هێزی پێشمەرگە دەتوانێت چەکدارانی داعش بە ماوەیەکی زۆر کورت و زۆر کەم لە شاخ قەرەچۆغ دەرکەوت. هێزی پێشمەرگە بۆ کارە ناکە، بۆ نایکەن من پرسیار لە جەنابیشی دەکەم تۆ ڕاگەیاند کاری بڕۆ سەردانی جەنابی وەزیری پێشمەرگ بکە، سەردانی سەرۆکی پەرلەمان بکە، سەردانی یەکەی هەفتا سەردانی مەسئولە باڵەکانیان کە مێ لە خۆتان لێ بدزنەوە لەو پرسیار وەکو من بەڕاشکاوی چکەمە بە ناوی خەڵکی منتیخەش قسە دەکەم جوتیاری منتیخە ئێش و ئازاریان زۆر ئێستا ئەو کەناڵێت و ئەو زوومەی کامیرایەتی و بێتە سنوورەکە تەوەقع دەکەم لەگەڵ ڕێزمشینە جوونیش بدەن ئەوەندە تووڕۆتوندە و سارسارەوانە لەوێن دەردەکرێن دەردەپەڕێنن. بەڵام کە نایکەن لۆ نایکەن ئێمە بە خۆمان دەیکەین، ئێمە ئێستا بە خۆمان شەڕ دەکەین، شەهیدمان دەکەن، ڕاومان دێنێن، زەرەر دەکەین، ئێمە خانیان تەقاندینەوە، دەغڕودانیان سووتاندین، دژایەتیان کردین، بەڵام هیچ شتێک نامان کوژێنیتەوە. من داوا لە بەڕێزت دەکەم و پێشنیار دەکەم سەردانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بکەی بڵێ ئەو قسەیم لە فەرماندەگ یان لە پێشمەرگەک یان لە جوتیارێکی قەرات جێلێ بۆ تەزیل دەکەی و مەسئولم لە قسەکەی خۆم بابێن وەڵامم دەنەوە. ئەگەر ئازان دێن بەروڕمان قسە دەکەن لەسەر بابەتی داعشوانە حکوومەتی هەرێمی کوردستان. دوێنێ من لە یەک لە سایت لە تیڤیەکان دەبینم
پرسیاریان لێ دەکەن و باسی حکوومەتی بەغدا دەکە کاکاتوو لە چوارچەوەی دەسوور ڕاستە سەر بە حکوومەتی بەغدا ڕاستە کێشەمان هەیە لەگەر حکوومەتی بەغدا و وەقەتیش لە حکوومەتی بەغدا ڕازی نەبووی من بەرامبەر بە ناوچە کێشە لەسەرەکان بەڵام هەندێک شتێ دەبی بە خۆمان بکەینێت و تۆ تەقە لە داعش ناکەی لە دووری 100 متر 200 متر 300 متر دێ لە ناو قوڵایی دەسەڵاتی پێشمەرگە خەڵک شەهید دەکا هاوڵاتی سیویل شەهید دەکات تۆ دەنگ ناکەی وەڵا حکوومەتی بەغدا کاکە و چی علاقەی لە حکوومەتی بەغدایە ئەو نەوە خۆ دزینەوەیە منداڵی چاوەڕێت پێت باوەڕ ناکە کاغازی ئێوە دەڵێن ڕوبەڕووی داعش دەبینەوە و تۆ دەڵێ ئەگەر ڕێگەم پێ بدەن دەتوانم بە چەند ڕۆژێک یان ماوەیەک داعش پاکەمەوە لە زنجیرە چیاکانی قەرەچوخ چی ڕێگریت لێ دەکات بۆچی ڕێت پێ نادرێت کە بەرگری لەو ناوچانە پێش وەڵامی پرسیارەکە دەمێ ڕوونکردنەوە بدەم مەبەستم نییە من پیاوێکی بە تەنها ئەوەندە قارەماندا هەموو خەڵکی ناوچەکە دەتوانن هەر گەنجێکی کورد هەر فەرماندەیەکی هەرێمی کوردستان ئێستا ئەگەر تەئسیراتی سیاست و حکوومەت و پەرلەمانی لەسەر نەبی ئێستا هەر فەرماندەیەکی کورد بە یەک پەوز دەتوانی لە ماوەی یەک مانگدا داعشێک لە شای قەرەچوخ نێری و بە زیانێکی زۆر کەمیش کا من ئەو قسەیە دەکەم مەسئولم و دەیان جاری ژۆم گوتی بەڵام ئێستا دەمێ ڕوونکردنەوە بدەم مەبەستم خۆم نییە من بە تەنها خۆم هەموو فەرماندەکی کورد هەموو فەرماندەکی پێشمەرگە دەتوانی بێ ئەگەر حڕێتی بدەنێتەوە دیتت لە ئەوەکانە و کوڕە دەرێ ینی خەڵک بە بەڵگەتان لەدەستە خۆتان خەڵکە بە دەرێم فەرمان پێینێ تەقە لە داعش بکەم دەیان جارمە قسەمان کردی کە فەرمان پێیان ئەدیلۆ پێشمەرگەی ئەدیلۆ پێشمەرگای دەکەی بەڵێ دەتوانین هەموو کات و زۆر ئاسان بەڵام چار سارە کە هەموو زەرەر و زیانەوە هەموو خینی شەیدا لە ئەستۆی کەمە دەبی پەرلەمان بەوەزان باڵاترین دەسەڵاتە لە ئەستۆی پەرلەمان حکوومەت یاریمی کوردستانە وە لە مێژوش وە لە داهاتوش باوەڕ بکە لەسەر ئەو شەهیدانی سنوورەکە ئەمە داوایان سە تەزی دەکەین سکاڵا دەکەین ئەوانیە وەکو ئێستا لە دەسەڵات بن و لێ نەگەڕێن ڕاگەیان کار بەکەی خۆی قسە بکە و لێ نەگەڕێن خەڵکی ناوچەکە بترسێن و لێ نەگەڕێن لە کۆڕ کۆبنەکان واقعی قسە بکەن تو ئەگەبری خینی و شەیدانە بافی ڕۆبڕوایمە قەت لێ خۆش نابین نە لە داعش خۆش دەبین چی ڕێگریتیان لێ دەکەم کە دەزانی کاکەشار ئەتو ئەگەر مەبەستان بین بە تەنێ ڕووی تفەنگم خوا نەخواستە تەنها لە پارتی بی ئەمە قەت مەسئولم لە قسەی خۆم حکوومەتی کوردستان و پەرلەمانی کوردستان بەرپرسیارن بەرامبەر بەو شتانە چکە ئەو هێزەی لەسەر شاخی قەرەچوخن ڕاستە سەر بە یەکەی هەشتای تایبەتن بە برایانی پارتی بەڵام سەر بە وەزارەتی پێشمەرگەیە وەزیری پێشمەرگە لە پشتی خۆمە ڕەفیقی خۆمە و پیاوێکی زۆر بەڕێزیشە بەڵام ئەو وەزیری پێشمەرگە دێخاتە ئەستۆی ئەو یەکەی هەشتا دێکاتە ئەستۆی تعالیفی دەولی دێخاتی ئەو دیزە بەدەرخوونەیە کێ مەسئولە نوێنەرەکانی ئێمەی خەڵکی ناوچەکە مەسئولن کە دەنگمان پێداون لە پەرلەمان هەم لە بەغدا هەم لێرە دیفاعمان لێ بکەن دەبی بێن بە فریامان بکەون چیت کە خینمان لێ نەڕژێ دەبی ئەگەر پێم بڵێ ژمارەی تیرۆریستانی داعش لە زنجیرە چیاکانی قەرەچوخ بە پێی ئەو زانیاریێت و هەتە ژمارەیان چە کەسن و هێزێک کە شاراوە نیە دابینکردنی لۆجستی خواردن و شوێنیمانەوە و ئیدارەدانی ئەوە ئاسانی ئەی ئەگەر گروپێک بن تیرۆریستی بین لەو شاغل و ئەو شاخ لەو دۆڵ ئەو دۆڵ هاتوچۆکەن و ئەو پشتیوانیکردنی خواردن و بابەتی لۆجستی چەکانە پێ بە زۆر ڕێگایك دەگاتە دەستیان یەکەمینیان ئەوانە گروپ نین هێزن هێزێکی گروپن هێزێکی گروپن ژمارەیان لە دەور پشتی 200 کەس دەبی 200 چەکدار ئێستا لە درێژایی بابرین لە گوندی کوشافتا دەگاتە گوندی گەڕاو لە درێژایی 40 کیلۆمەتر دەکا و لەو درێژایی 40 کیلۆمەتر 25 کیلۆمەتری شاخەکی ئاسێژ نیە ساخەکی زۆر سالاممان خەڵکی منتیقین و هەموو دەزانین گروپن لە ئەشکەفتەکان تەوزیع بوونی هەر شەوەی لە شوێنێکن جاران بە ڕۆژ دەهاتنە دەر و لەو ئەشکە بە دەگەڕانەخەوە تەسویرتان هەیە و تەسویرمان کردی و خەڵکی منتیقە ڕسمی گرتینە و تایاری چاودی ڕسمی گرتنەوە شتێکی وازە من پێم خۆشە کە لەسەر مەسەلەی داعش قسە دەکەین زۆر بە شاراوی قسە نەکەین بە ڕوونی قسە بکەین چونکە چەکدارانی داعش بە ئاشکرا لەوێن خەڵک دەزانی تعالف دەزانی خەڵکی منتیقە دەزان ڕاگەیەنکار ئەو ڕۆ تەکنەلۆژیای پێشکەوتوویە بەڵام ئێستا بە ڕۆژ هاتووە ناکەن لە ترسی لێدانی فڕۆکەی هاوپەیمانن و ناو هاوپەیمانانیش دێتی ناشارمەوە فەڕەنسیەکان دەوری زۆر باڵایان هەبوو لە سنوورەکەی ئێمە وە لە ناو هێزە عێراقیەکانیش دژە تیرۆری عێراق و پۆلیسی فیدرالی دەوری کاریگەریان هەبوو هێزەکانی ناوچەکە بەڕاستیان دەگزار چاو پۆشتەکەن لەبەرەوەی ئەو چەکدارانی داعش نازەمە پرسیارە لێ دەکەیانە خەڵکی ناوچەکەن خەڵکی منتیقەی عاتی عەلی و خەڵکی منتیقەی هەویجە و خەڵکی منتیقەی گەیارە و بابرین ئەو سونەنشینان یعنی خەڵکی ناوەڕاستی عێراقن لەسەر مانگ نهاتون ئەو پرسیارێک کەمەڵام باش و خۆت باسی شتێک باز من دەبێ شتێک لەسەر ئەو پرسیارەکەیت یان خۆی سەوڵامەکەت و زیاد بکەم خەڵکی ناوچەکان باسمان کرد عەرەبن سونەکانن پێ دوایە ئەمانە کۆنە بەعسیەکانی یا هەر خەڵکی ئاساین 1970 کۆنە بەعسیەکانن 1970 وە شتەکەی پێم خۆشە ئینشاڵڵا خەڵک ئەوە دەبینی بە تایبەتی گەنجان ئەمێن تازە باسم کرد گوتم ئەمە شەڕی ئیعلاممان کردوون شەڕی جەبهەی و ڕوبەڕووبوونەوەمان کردو هەمووی مەترسی بۆ هەمووشی زەحمەت بووە بەس بەڵام خوا ئێمەی سەرخسیە تا ئێستا
هەموو شەڕێکەوە لە ڕووی سایکۆلۆژیشەوە لە ڕووی فکریشەوە ئێمە شەڕمان کردوون لەبەر ئەوەی زمانی مقنعیان زۆر بەقووەتە یعنی بەداخەوە من خەمی ئەوەشم بوو کە سەردانی هەندێک شوێنیان دەکرد بینی پیاوەکی مەڕداریان جوتیارەکە لە شوێنێک حیمایە ناکرێیان چەکدارنیە کە دەچوونە لای ڕۆژێک دوو ڕۆژ لەگە گەنجەکە دادەنیشتن زۆر قەنەعەتیان پێدەهێنا کە ئەوان دەولەی ئیسلامینە و دژی گەندەڵینە و دیفاع لە وڵات دەکەن و یعنی لە ڕووی فکریشەوە شەڕمان کردوون ئەوانە خەتەرن لە ڕۆ فکریەکەشیم داوا لە خەڵکی خوێندەوار و لە قەڵەمە دەستەکان دەکەم لە ڕۆ فکریەکەش ئیش لە سەروانە بکەن ئەماکە ئێستا شەڕشیان دەکەین وە شتەکەت بەبیری نامەوە کاکە ژار ئێسامەکە شەڕشیان دەکەین ڕاستە لە ڕووی سەربازیەوە یان لە ڕووی بوونیان لە شار قەرز و لە سنووری کوردستان دەریان دەکەین بەڵام لە داهاتوو لە عێراق ینی پێشبینی دەکەم 20 سار 30 سایر کەش لە ڕووی فکریەوە دەبی عێراق وردەوردە ئیش لەسەر فکر بکرێت لەسەر گەنجەکان بکرێت لەسەر ئەو مندارانەی کە تازە لە دایک دەبن وردەوردە ئیش لە ڕووی فکریەوە زۆری دێ بەڵام ئێمە مەسئول نین لە ناوەڕاستی عێراق ئێمە مەسئولین لە سنوورەکەی خۆمان دەبی دیفاع لە سنووری خۆمان بکەین شەڕەکان لە سنووری خۆمان بکەین دەمێ ئەو پرسیار لێ بکەم ئەو چەکانی بەدەست تیرۆریستانەوەیە چەکی ئاسایین یان کۆن یان چەکی تازە مۆدلی تازەشان پێ ئەوە هەموو پرسیارەکان بەلای منەوە گرنگ بوون لە ئەوی خەڵک بزانی و چەکەکانیان من دڵنیات دەکەمەوە مەسئولم لەو قسەی خۆم تا ئێستاش چەکەکانیان کلاشینکۆفە و ئێمفۆڕە و بیکێسیە و ئارپێسیە بەڵام لەگەر ئەو چوار جۆرە چەکەکان دەمان چەشیان پێ و بابرێن حزام ناسیفە و ڕوومانە وردە چەکانیان پێەیە چکە کاکەژار ساری یەکەم کە هاتن عێراقیان گرت هەمەریان هەبوو 23 ملیمیان هەبوو دۆشکیان هەبوو ئەنواع چەک پێشکەوتیان بە ئێستا ئەوانی شاخ قەرەچوق ئەو چار جۆرە چەکەی باسم کرد بەڵام ئەوەی کە خەتەرە لەسەر ئێمە ئەگەر هەندێک جار لە ڕووی سەربازی شۆ بچینە قسەی خۆش نەبی دوربینی حراریە ئەوان چەکی دوربینی حراریان لە ئێنفۆڕەکانی قسەی خەڵکی جادە خەڵکی هاوڵاتی بەسیط نازانی هەر دەرێن قەناسی حراری دی بزانی قەناسی حراری چیە قەناسی حراری چەکێکی ئێنفۆڕەکە لە بازارەکان هەیە و پێشمەرگە زۆربەیەتی و دوربینێکی حراریش هەیە کە دوربینی حراریش ئێستا کەوتوتە بازارەوە نییە برێشتە شارە لە سەریان بەسای ناوێت لە نای قەناس لە نێزیک 500 متر تا کیلۆمەترێک دەتوانن شەوان نیشان پێکن ئەمە دەتوانین 10,000 چەکی هەرێمی کوردستان لە چەکیوان بەهێزترە و ئەنواع چەکی پێشکەوتومان هەیە و لە چەند ساڵی ڕابردوو هەمووتان دەزانن یعنی ئەو قسانە تەنها من عەز ناکەم بەمنی بەدەر بێخندەوی بخۆشتان معلوماتان لابی چەند سارەوە دەبینن سارێ بە سارێ هەر ئەو سار تعالیفی دەولی چەند جۆر چەکیدا سوپای عێراق عەفوان وەزارەتی پێشمەرگە یعنی ئەمە تو یان ئەو مەسئولانەی کە هێزە تایبەتەکانی لە ناو شاریان دەستنە شوێنێک منتیقەک تەوە دەکەن حیمایە جادە دەکەن چەکەکانی تێ چەند چەکی پێشکەوتون یان بڕۆ نانەمە لە چەک مشکلەمان نییە ئێمە لە بەرنامە لە فکرا ئێمە بێخاوەنین لە حکوومەت لە پەرلەمان کێشەمان هەیە ئەگەنا نەچێشەی چەکمان هەیە ئەمە وەکو هەرێمی کوردستان نەچێشەی هێزمان هەیە بەڵام ئەمە کێشەی ناوخۆمان هەیە کێشەی نیشتیمانمان هەیە کێشەی ئەومان هەیە کەس پەرۆژنی هەر خەریکی حیزبانەی و مشکانەوەی یەکترین بیر لەوە ناکەین و ئەو خاکە جوانە و نیشتیمانە جوانە کە سەدەی قوربانی لۆ دەدرێ ئەو هەموو شەهیدەی لۆ دراوە چەند شۆڕش لەسەری بەرپاکراوە خەڵک بیر لەوە ناکات و ئەوانەی کە قیادەی هەرێمی کوردستان دەکەن جڵەوی سیاسیان لەدەستا هەر خەریکی کۆمپانیا و خەلیکی کورسی و پۆست و یعنی ئەوە یعنی بەداخەوە یعنی خەڵکی کورد شایانی ئەوە نیە خەڵکی کوردستان دەبی زیاتر ڕێزیلێ بژێر دەبی زیاتر حیمایە بکرێن ئەنگۆ هەر باسی بژێوی ژیان دەکەن ئەمە زۆر جار متابعی داوای برون دەکەمەوە زیاد کرد زۆر جار باسی وەڵام موسەوا و موسەوا ڕاستە بژێوی ژیان بەڵام لە پێش هەموو شتێک دەبی ئەمنیەتی خەڵکی خۆت پارێزی دەبی سنوورەکەی خۆت پارێزی ئەو زە دەبی ژیانی خەڵک دابین بکەی پرسم هەردووە پرسیاریشمە ئەم جۆرە هاوکاری نەبوونە هەماهەنگی نەبوونە لە نێوان هێزەکانی ناوخۆی هەرێمی کوردستان مەبەستم لەو سنوورانێک کە داعش زۆڵی دەکا و نەبوونی هەماهەنگی پێشمەرگە لەگەڵ حکومەتی عێراقی لەو سنوورە تا چەند کاریگەری خراپی دروست دەبی لەسەر ناوچەکە و تا چەند جوزۆڵەکانی داعش بەردەوامی دەکا و چ زیانێک بە خەڵکی ئەو ناوچەیە دەگەین ئێستا من و تۆ لەو لیقائی لەو چاوپێکەوتنێکی بەیەکەوە ئەگەر تەبا نەبین لیقاەکەمان سەرکەوتو نەبی ناتوانین ڕاستیەکان بە خەڵکی کوردستان ڕابگەینین لۆیە چەند کێشەی گەورە هەنا من نابێت بە سەر بابەتی سیاسی بەڵام و پرسیار و لێم دەکەیت چونکە من قیادەم هەیە و مەسئولی ئەوان دەبی وەڵام بدەن و بەڵام لێتی ناشارمەوە هەرێمی کوردستانەوە چەند سارە هەوڵ دەدن یەکەی هەفتا و هەشتا ڕێک بخن پێیان کرایە یەکەی هەفتا و هەشتا خۆیان یەکیان نەگرت و لە هەرێمی کوردستان ئەمە کێشەی هێزمان هەیە چەند هێزی تایبەتەیە و هێزی فرانە و هێزی فرانە من ناوخۆ کە کێشەی هێزمان هەبوو کە لە ناوخۆ کێشەی هێزتا بوو دەکە حکومەتی بەغداش بەڵێ کێشە هەیە و کاریگەریش ئەو کێشانێک کە هەن هەم لە ناوخۆی هەرێمی کوردستان لە نێوان بە تایبەتی پارتی و یەکێتی باس بکەین و هەم لە نێوان وەزارەتی دیفاعی عێراق وەزارەتی پێشمەرگە هەمووی کاریگەری لەسەر خەڵکی فەقیر لەسەر هاوڵاتی دەبیەوە دوژمن فرسەتی وەرگرتێ لەو ململانەیە لاوەچیانێک کە لە ناو خۆمان هەن و لە نێوان ئێمە و حکومەتن بەڵێ ئەوە کاریگەریەکان ئەوانن یعنی سەکداران داعش وەکو باسم کردە هێزەکان منەزەم بن وەگە بجیاوازی من و تۆ نەکەن لەسەر شاخ قەرەچوغ هەر هێزێک ئازاد بی بچی تەقە لە داعش بکات زۆر بە ئاسایی داعش نابدەچێت
زۆر بەخێر لەگەر وڵاتان ئەوەی گوێتانێ بوو ئەمە ئەو زانیاریانە بوون کە لەلایەن ئەو فەرماندا خۆبەخشە لە سنووری مەخمور و باسی لەو زانیارانە کرد هۆکارەکان و ئەو شەڕانەی کاخوت ئەو پەلامەردانەی کە لەلایەن تیرۆریستانی داعشەوە هەم بە هێزی پێشمەرگە دەدرێت و هەم بە خەڵکی ناوچەکە دەدرێت خستێ ڕوو.